لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هاتنی وەرزی هاوین هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتەکانیان لە ناوچە جیاجیاکانی کوردستان و عێراقەوە ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز و سۆران و چۆمان دەکەن. ئێستا لەم کەشە پڕ لە چێژ و خۆشەیدا کات بەسەر دەبین. بەغدا کارەبای نییە و لاوازە. خێزانەکان دەچنە دەرەوە بۆ گۆڕینی کەشێکی جیاواز بە تایبەتی بۆ هاوینە هەوارەکان کە کەش و هەوایەکی بەهارانەی زۆر جوانی هەیە، هەوایەکی ساردی هەیە. بەڕاستی ئێمە لە کەلارەوە هاتوین لە گەرمیانەوە. منتیقە ئێمە بە حکمەوەی ناوچەکەمان تۆزیە گەرمە و لەم فەسلا زۆر گەرمە لای خۆمان ئێتراتوین بۆ منتیقەی بێخاڵ و گەلی عەلیبەب و ڕەواندوز بەڕاستی شوێنێکی خۆشە. ئێمە لە شاری سلێمانی هاتوین بۆ ئەم ناوچە گەشتیاریە بە سەردانی ئەم ناوچە گەشتیاریانەی دەڤەری هەولێر و ڕەواندز و جوندیان بەهۆی پلەکانی گەرما و بەرزبوونەوەیانەوە ئەو کەسانە حەزەکەن سەردانی ئەم ناوچە فێنکان و شوێنە خۆشانە بکەن بۆی ژیانێکی خۆش و کاتێکی خۆش بەسەر بەرن. کەشێکی خۆش و فێنکی هەیە، چێشخانەی باش و خەڵکی بەڕێزی لێیە، جەوێکی هاوینەی تایبەتی هەیە. ئێستا کاتی پشووی هاوینە و خەڵک سەردانی ئێرە دەکات. ئێمە چەندین جار هاتوین بە هەفتە لێرە ماوینەتەوە. خەڵکی ئێرە زۆر باشن. ئێرە وەک ماڵی دووەمی خۆمان دەبین. گەشت و گوزاری سۆران دەڵێت دۆخی گەشتیاری لە ئاستێکی باشدایە و ڕۆژانی هەینی 10,000 گەشتیار و ڕۆژانی ئاسایی 2,000 گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە دەکەن. دەشڵێت وشکە ساڵی کاریگەری لە سەرکەمبوونەوەی ئاوی تاڤگەی گەلی عەلیبەک کردووە، بەڵام لە هەوڵی چارە سەرداین. لە ئێستادا دۆخی گەشتیاری لە ئاستێکی زۆر باشدایە، بەتایبەت ڕۆژانی هەینی کە سەروی دە بۆ 12,000 گەشتیار سەردانی هاوینەوار و شوێنی گەشت و گوزاریەکانی ئەم سنوور دەکات و ڕۆژانی ئاسایی 2 بۆ 3,000 گەشتیار دێن بۆ ناوچەیەوە. بەتە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا دۆخی گەشتیاری زۆر باشە. وشکە ساڵی بە تاکید لە هەندێک شوێن کاریگەری کردووە سەکتەری گەشتیاری و وای کردووە پلەکانی گەرماش بەرەبەرزبوونەوە بەتایبەت لە پارێزگای هەولێر لە کەرکووک لە شوێنەکانی تر دیسان ئەمانە شۆکارە بۆی گەشتار بەرەو ناوچەکە. بەڵام لە هەندێک کات لە گەلی عەلیبەک لە ئێستادا هەر ئەمڕۆ ئێمە تیمێکمان ڕەوان کردەوە بۆی بتوانین چارەسەری کێشەکەم ئاوی تاوگەی گەلی عەلیبەک بکەین. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ماوەی 6 مانگی ڕابردوو 480,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە کردووە کە زۆری نەشیان گەشتیاری عەرەب بوونە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، غەزای ڕەواندوز.